هەر حەزی لە خاریجەکرد بڕوا قسمە دوا بوو کە ڕۆژ خۆی گەورە مەرگی لەو شوێنە کێشام چونکە تەبعاً مەرگ هەر خۆی گەورە بێ لە هەشوێ مەرگی بکێشە ئەو باتە ئەو شوێنە بەڵامی ترە خۆی قەزا و قەدەرەکەی من ئاگایشم لێ نەبووە بەخوا ڕۆژتی بمزانە بەم بەفرێڕا خەست قبوڵم نەئەکرد ڕۆژتن لەم ڕێگا ڕەقبەردێتی وە و خەڵک بەڕاستی هەموو شتێ شۆردنی ئەم تەرما هیچ و کتاباتی ناو حکوومەتی تورکیا هەموو شتێکیان بۆ کردین بەڕێیان کردین تا سەر حدودی عێراقیش زۆر مەمنونیانە و هیوادارم ئەم سەوتەی من بگاتە لایەوان و بەشە لە خەمی هیلاکی ئەوانیش بەڕاستی خەمکە خەمیان کەم کاتەوە هەتاکو گەینەتە سەیساق تەلەفۆن بەردەوام لەگەڵ ئێمە بوو ڕاستی حکوومەتی خۆمان هیچ هاوکاریەکی نەکردی هیچ بەخوا هەتا مەیتەکەشمان هاوردەم دیوە سعاتێکمان پێچوێت تا هاوردمان کرد لە سنووری تورکیا باوەڕ ناکەم پێش دەقەمان پێچوو علی وینس گەنجێکی قەزای 30 ساڵە بوو بە ئاماجی ژیانێکی باشتر بەدەیان خۆزە و هیوا و هەرێمی کوردستانی بەجێهێشت و ڕێگەی ئەوروپای گرتە بەر بەڵام لەناو بەفردا لە شاخەکانی پارێزگای شەرناخی باکووری کوردستان لە سەرمەدا ڕقبووەوە ئەو کە باوکو براکەشی لە دەستدابوو کوڕەگەوری ماڵ بوو هێشتا هاوسەرگیری نەکردبوو ئەمە چارەنووسی سەدان و هەزاران گەنجی کووردە بەدەست دەسەڵاتێکی گەندەڵ و خەمساردە و کەسیاتر لە 30 ساڵە سامان و داهاتی ئەم هەرێمە تاڵان دەکات و لە بەرامبەر ژیانی سەخت و مەرگی گەنجەکانیدا بێباکە